گروپی خۆبەخشی ڕەنگین ئەچەند چالاکێکمان ئەنجامدا یەک لە چالاکەکانمان بریتی بوو لە هێنانی 4500 پەنجەماسی بۆ ئاوی گەنجانی خورماڵ بە هەدەفی زیادکردنی بەرهەمی ماسی لەم سنوورەدا کە ماسی تا ڕادەیەکی زۆر ڕێژەکەی کەم بووتەوە بۆەوەی کە بەرهەمی ماسی یاخود ژمارە ماسیەکان لەم ئاوی گەنجانەدا زیاد بکەین ئێمە ماسیانەمان ئەمڕۆ هێناوەتە لەم شوێنە دامان ناون بۆ ماوەی 3 مانگ ماسیەکان بەخێوەکەن تاوەکو کەمێک گەورە بن ماسیەکان دوای ماسیەکان دەکەنە ناو ئاوەکە و بە شێوازێکی گشتی تاوەکو ئاوەکەی بە ئەو مەسافەیە کە ڕاتە خوارەوە بەناو هەر هەموویانە بڵاو بێتەوە. ئێمە هەستین بە کردنی چەند چالاکێک چالەکان پێشمان کە تەوامان کردووە بەڵام ئێمە ویسمان خۆمان جیاواز دەرخین لێرەیە چالەکانمان کرد بە کردداری هەر بۆیە ئێمە چەندین ئاژەڵمان هەیەوەکو ماسی و کەومان هێناوە لێرەیە ئازاد دەنەکەین بۆی خەڵکیش لێمانەوە فێر بێت کە کاری خۆبەخشی کارێکی زۆر پیرۆزە. ئەمڕۆ بڕیارماندا کە بین بۆ بەرزایەکانی پیازە و گەمۆڕ و کوڕەمیانە لە بەیانی زووە بەڕێکەوتین لەخوا بەزیاو بێ سەرکەوتین بۆ شاخی پیازە کە شاخی پیازە بەرزایەکەی 2960 دوایەوە لێنەوە بە هەروە بۆ سەرملانە سەملەکانە هاتینەوە بازم بۆ بەرزایەکان گەمۆڕ یا هێلانەداڵی شێر پێڵێن کە لەناو ئەم شاخ و بەرد و دار و دڕک و داڵە هاتین لە بڕێ شوێنە لە مەجبور بین دووچەرخانمان لە کۆڵ ناو سەرکەوتین بۆبان شاخی کوڕەمیانە. ئێمە گرو دووچەرخە سواری زرێبارێن مێ کە گەشتێ و مابیەنجە پیازەوە پێ کوڕەمیانێ بەرسەرین کۆ کوڕەمیانەوە دمانێک پێ دەگا کوڕەمیانەوە نەگڵ و مەریوان تابەتی گەشتە ئینەنە کە پێ ئەڤڵین ڕای بە دووچەرخە دانمایی مەسیدی یعنی هیچ کەس تایسە بە دووچەرخە نانەشی مەسیری ئێمە گرو دووچەرخە سواری زرێبارێ پێ ئەڤڕای دانمایی مەسیری مسيري صعب العبور ولذة بخشة. ساوەرمان هەیە بە گۆشتی حیوانی برنجمان هەیە جەرگوناوی حیوانمان هەیە شتێکی نوێیە لەسەر سێری بە تیژ و بە هەندێک بەهارات تایبەت بە خۆمان دەکەین هیچ خواردنەکانیش غەیری برنجەکەی زەیتی بەکار ناینین بە چەوری حیوانی دەکرێت خواردنەکی سەحی و زۆر خۆشە خواردنەکی نوێیە تەتانم بڵێم ئەوە سینجی مریشتە بە بیبەر و بە پیازیە ئەویش عینەن سەڵسە و بەهارات و بیبەری خۆی لەگەرا ئەو کوبەیەمان هەیە ئەو خواردنە تایبەت بە خۆمانە ئەوە لەگە ورتکەنان و لەگە زەعتەڕیا دەکوترێتەوە دەشێدرێ قیمەی تێدایە بە فڕنی دەکرێت شتێکی زۆر باشە خاصن لەو کەسانی کە ڕێجیمی دەکەن هیوادارم یاخوازم ڕێستۆرانتی دیکە لە شەقامی دیکە لەو شارە خۆشەویستەمان بکرێتەوە و هەروە خواردنەکانی بەشێکە لە خواردنی کوردەواری کە خواردنەکان تام و چێژی خۆیە بەڕاستی کاتێک دەی یعنی لەو جەوە خۆشە لەسەر شەقامبەکان ڕێستۆرانتی وا دەبینی مایە دڵخۆشیە